سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەن و بەرنامە ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان لەم بەرنامەیە قسە لەسەر سزای مەرگ دەکەین لە ئەوە جێبەجێکردنی سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستاندا. دیارە دەمانە بدەوە بخەینە ڕوئای ڕاگررتنی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان بەبێ دیراستکردن و لێوردبوونەوەی زیاتر و دۆزینەوەی سزای بەدیل بە جۆرێک کە لە خزمەتی ژیاندنەوەی کۆمەڵگە و تاوانباریشدا بێت چەندە بڕیارێکی گونجا و دروستە و لە جێی خۆیدایە و لێکەوتە خراپ و باشەکانی ئەو بڕیارە چین. ئایا سزای لە سێدارەدان لە بری ئەوەی بە قانون ڕێک بخرێت یاخود بە قانون ڕێکخراوە دەکرێت سیاسی و بەرپرسەکانی ئێمە بڕیاری لێ بدەن چ کاتێک ویستیان جێبەجێ بکەن و چ کاتێکیش ویستیان ڕای بگرن؟ ئایا ئێمە دەتوانین دەستبەرداری سزای لە سێدارەدان ببین؟ سزای لە سێدارەدان زەرورەتی چییە؟ ئایا چ کاتێک پێویستە تاوانبار سزای لە سێدارەدانی بەسەردا جێبەجێ بکرێت ئەو تاوانانە چین کە وا دەکات تاوانبار شایەنی مەرگ بێت و سزای مەرگی بەسەردا بسەپێندرێت؟ جێبەجێکردن یاخود ڕاگررتنی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان چەندە پەیوەندی بە ئەزمموی بەڕێوەبردن و تەجروبەی دیموکراسی وڵاتانەوە هەیە. بەڕێزانم بابەتە لەگەڵ دوو پسپۆڕی قانونی شرۆڤە دەکەین، هەردوو بەڕێز مامۆستا هیوە عەلی حسێن مامۆستای کۆلێژی یاسا و هەروە زۆر بەڕێز دکتۆر هێمن عەبدوڵڵا سەرۆکی بەشی یاسایە لە زانکۆی هەڵەبجە دیارە بەڕێزی و هەروە پسپۆڕی قانونی عقوبات یاخود یاسای تاوانکاری یاسای سزایی. بەڕێزان هەردوو لا بەخێر بێن. دکتۆری من لە بەڕێستەوە دەست پێ دەکەم، مامۆستای بەڕێزیش بەخێر بێن دیارە هەردوو لە. دکتۆری من دەمەوێت سەرتا ئەومان بۆ ڕوون بکەیتەوە ئەو تاوانانە چین قابلی لە سێدارەدانن یاخود وا دەکات تاوانبەر شایانی ئەوە بە سزای مەرگی بەسەردا بسەپێندرێت؟ بەڵێ زۆر سپاس بە جەنابەت. سڵاو ڕێزم بۆ هاوڕێ برای عەزیزم ساسیوە. ڕاستیە ئەو تاوانانەی کە سزای لە سێدارەدانیان هەیە دیارە بەپێی فەلسەفەی عقابی یاخود فەلسەفەی مشەڕع بۆ سزادان لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێ. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن لە یاسای سزادانی عێراقی و تاوانانەی کە سزای لە سێدارەدانیان هەیە لە چەند بابێکە کورتەکرێنەوە بە شێوەیەکی زۆر چڕۆپڕی جرائم الماسة بأمن الدولة الداخلي والخارجي زائدا جرائم الواقع على حق الحياة، جرائم قتل ئەوانەی بەتایبەتە ئەو تاوانانەی قتل زائدا یەکێک لە ظروفە مشددەکان کە واضح ظرفە مشددەکانی قتل چین و لا یاسای ئیرهاب کۆمەڵێک تاوانمان هەیە کە ئەچێتە ساکە یەکاتە لە سێدارەدان لە قانون عقوباتی عسکەری هەمانەکە کۆمەڵێک تجەسوس و خیانەی عوزما و ئەمانە دیارەکە عنسوری سلکی سەربازی تیابێ و جەریمەی خەتف یەک لە ئەگەر هات و ببێتە هۆی مردنی مەختوف و هەندێک جرائمی اغتصاب ئەگەر لە هەندێک لە زەرفە مشەددەکان و کۆمەڵێک تاوانی تریشمان هەیە کە بە زەرفی مشەددەوە دیارە ئەگەنە حەدی ئەعدام سەریقە ئەگەر هات و بە عیسابات کرا و بە ئیکراه کرا و کۆمەڵێک تاوانی تریشە بەڕاستی حەسڕکردنی ڕەنگە تۆزێ زەحمەت بێ. عمومەن وەکو ژمارە من تەعقیبێکم بۆ کردو تقریبا 49 کردەوەی تاوانکاری لە یاسای سێدارەدانی عێراقی کە قابلی سزای لە سێدارەدانە 28 بۆ 29یان جوازی ئەواتە محکەمە ئەتوانێت لە نێوان سزای ئەعدام و سژنی مؤبەت یەکێکیان اختیارکە. ئەوەی کە من تێبینیم کردووە ئەتیجاهی مەحاکمی عێراقی من سەری هەندێک قەراردی قەزایم کرد بەڕاستی یعنی زۆر ئەستەمە لەو حاڵەتانەی کە جوازیە یاخود کە اختیاریە لە بینی ئەم دوو سزایە سزای لە سێدارەدانیان اختیار کردبێ چونکە جەنابتە نەزانن ئەتیجاهی مەحاکم چۆنە لەم مەنتیقەیە کە هەمیشە معتەدیل و ئاستی خوارەوەگرن کە بەڕای من کارێکی باشەکەن 20 سزا ئەمێنێتەوە کە ئەتوانم بڵێم محکەمە تێدا سوڵتەی تەقدیری نییە سزاکە بێنێتە خوارەوە لەمە زیاتر کە حەسرەن بە سزای لە سێدارەدان حکم دراون و بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم بە تەشریعی عێراقی سوورەکە کەواتە دەوروبەری 49 سزا 49 تاوان سزای مەرگی هەیە بە گوێرەی قانونی عێراقی. باشە ئێستا لە ڕووی واقعیەوە لە هەرێمی کوردستان جێبەجێکردنی ڕاگیراوە یاخود لە سێدارەدان ڕاگیراوە ئەمە چەندە قانونیەوە دەمەوێت باسی لێکەوتەکانی و قەرارم بۆ بکەیت؟ بەڵێ بێگومان ڕاگررتنی سزای لە سێدارەدان لە عێراق بەڕاستی پێشینەکەی لە ئەو فترەیەوە دێکە سوڵتەی ئێتیلاف حکمی عێراقیان گرتە دەست بریمەر پێش ساڵی 2005 2 ساڵ سای لە سێدارەدانی ڕاگرت. دیارە
وەکو وەڵامدانەوەیەک بۆ ئەو سەدا زۆرەی کە منظەماتی بشتەماعی مەدەنی کۆمەلگای نێودەوڵەتی ئەو پرۆتۆکۆلانەی کە بتایبەتن بە مافەکانی مرۆڤ جارنامەی گردوونی مافی مرۆڤ لەژێر کاریگەری ئەو دەنگانەیە ئەم سزای ڕاگیرێ بریمە 2 ساڵ ڕایگرت دوای ئەوەی کە عێراق لەژێر سوڵتای ئەتیلاف هاتە دەرەوە لەژێر بەندی حەوت هاتە دەرەوە دوا ئەوە لە ڕاستیە سزاکە وەکو مەبدە گەڕێندایەوە بەڵام دیسان تەنفیزکردنی ڕاگیرە لە هەرێمی کوردستان ئێستا تەنفیزکردنی ڕاگیرە ئەمە قانونی یاخودنا لە ڕاستیە تەنفیزکردنی عقوبە ئێمە عقوبە خازعە بۆ مەبدەئی لا جەریمەتە وەلا عقوبەتە ئیلا بنەس چ سەپاندنی سزا وەچ دیاریکردنی وەچ جێبەجێکردنی بە تایبەت عقوبەی ئەعدام هەموو خەتوەیەک لە خطوەکانی جێبەجێکردنی ئەم سزایە ئەبێ بە یاسا بێ و نابێ بەدەر لە سەنەدی قانونی سزا نەتعلیق بکرێ نا ئیلغا بکرێتەوە نا هەڵبۆشێنرێتەوە بڕاستی وەکو سەنەدی قانونی نییە نەخێر بەڵام ئەتوانین بڵێن تەداعیات هەیە ئایا ئەم تەداعیاتانە ئەم فشارە دەرەکیانی کە هەیە چەند بابەتیە بۆ هەلومەرجی هەرێمی کوردستان و عێراق چەند بابەتینی ئەمە بابەتێکی ترە باشە دکتۆرێ من تۆ بۆ خۆ دۆکو پسپۆڕێکی یاسای سزادان ڕاگرنەکەی ئیجابیاتی هەیە یاخود سلبیات باشە یان خراپ وڵا بە بڕای من ڕاگررتنی سزای لە سێدارەدان بە تەسەوری من سلبیاتی زیاترە لە ئیجابیاتی ئەگەر ئێمە قرارە سزاکە ڕابگرین طبعا یەکێ لە صفاتی قانون ئەبێ عام و مجرد بێ ڕاستی قارە سزا ڕابگرین ئەبێ سەرەدی قانونیمان هەبێ و ئەبێ لە جهەی مختص بە تەشریعەوە تەشریعێکی بۆ دەرکەین کە ئەم سزای ڕابگیرێ باش یعنی مەترسیەکانی چین بۆ نمونە ئێستا کە سزای لە سێدارەدان نەماوە لە هەرێمی کوردستان چ مەترسیەکی بۆ مشتەمەوە کۆمەڵگە دروست لە ڕاستیە ئێستا لە سێدارەدراوان یا حکومتراوان بە سزای لە سێدارەدان بۆ معلوماتی جەنابەت ئێمە تەنفیزمان ڕاگرتووە ینی حکومدانمان بە لە سێدارەدان ڕانەگرتووە ڕاستە لە حکومەکان دەدرێت لە محکەمەیە بڕیای لە سێدارەدان وجودی هەیە بەڵام جێبەجێکردنی بەڵێ ینی ئێستا لە خانەکانی چاکسازی تەنها لە سلێمانی نزیکەی 30 سزادراوێک هەیە لە پیاوان و نزیکەی 19 لە ژنان هەیە یعنی ئەمانە لە دۆخێکی لە هەلومەرجێکی دەرونی زۆر ناتەندروستین ئەسڵەن یەکێک لە ئەو خاڵانەی کە پێیوەستە بە پاراستنی مافەکانی مرۆڤ پێیوەست بە سزای لە سێدارەدانە بێت سزای لە سێدارەدان نزیکترین کاتا جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی ئەم سزایە کۆمەڵێک تەنگەژەی دەرونی بەدوا خۆیان هێنێ بۆ کەسی حکومدراو و ئەبێت لە نزیکترین دەرفەتا جێبەجێ بکرێت ناکرێت شەڕێکی نەفسی بکەی لەگەڵ ئەو کەسی کە سزای لە سێدارەدان درراوە دواتر لە کاتێکا تۆ سزای لە سێدارەدان بڕیارەکە ئەدەیت و جێبەجێ ناکەی موەسساتی عقابی یاخود موەسساتی جێبەجێکردی سزاکە خانەی چاکسازیە هەر موەسسە و دامەزراوەیەکی ترە نازانم چۆن مامەڵە لەگەڵ پرسیارەوە دەکەم کە دامەزراوە سایەکانی ئێمە چەندە لەبارن بۆ دووبارە بدیانەوەی کەسایەتی تاوانبار بەڵام دەچمە لێ مامۆستاهیەوە مامۆستایەوە دەمەوێت لە تۆ پرسم ئێمە دەتوانین دەستبەرداری سزای لە سێدارەدان ببین سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە لە ڕاستیە ئەگەر سەیری ئاراستەی گشتی پێشکەوتنی یاساکان بکەین لەسەر ئاسی جیهانە بە یاسا نێودەوڵەتی و ناوخۆیەکانیشەوە ئەبینین یعنی هەنگاوەکە زیاتر بەرە و بە ئینسانیکردنی بە تەلتیفکردنی یاساکانە بە شێوەیە کە کەرامەت و هەیبەت و شکۆمەنی ئینسان لە ئاستێکا بێ کە یاساکان ڕێزی لێ بگرنەوە نەتوان تەجاوزیکن تەنانەت لەسەر ئاستی عقوبەی ئەعدامیشوە زۆربەی بڕیارەکانی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان لیژنەی کۆمیسیۆنی باڵای مافی مرۆڤی سەربەنەتەوە یەکگرتووەکان کە بەشەکە لە جەمعی ئامە ئاراستەیان بەوەیە کە وڵاتانی دنیا هان بن بۆ ئەوەی ئەم عقوبەیە ڕاگرن چ بە فیعلی ڕایگرن چ بە یاسایی ئیشی پێ نەکەن بەڵام ئەبینین یاساکان لە نێوان مەدووجەزرایە واتە یەکلا نەبوونەتەوە هەندێک وڵات ڕایگرتووە هەندێک بە یاسایی ڕایگرتووە هەندێک بە عملی ئیشی پێناکە هەندێک ڕایگرتووە دوایی هاتۆتەوە دووبارە پەیڕەوی ئەکات و لە ژێر فشاری کۆمەڵێک مەسائیل و کۆمەڵێک کێشەی زۆر گەورەیە کە پێوەی ئەناڵێنێ دووبارە هەستاوە سزای لە سێدارەدان پەیڕەوەکە هەرچەنە یعنی ئێمە با واقعی بین منەظەمەی شەفافێتی نێودەوڵەتی یەکێتی ئەوروپا زۆر وڵاتەیە مەسەلەن سەنغافورە لە ئیعدامکردنی 3 تاوانبارەکە لە کەیسی مخادراتەوە تێوەگلاون یعنی
ئەو کردداری لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی کێتی ئەوروپا لەگەڵ منەظەمەی ترانسپەرنسی ئینتەرناشنال شەفافێتی نێودەوڵەتی ئیدانە بەڵام لە ڕاستیە بارودۆخی کۆمەلگاکان یعنی ئەوەی پاڵ بە مشەڕعی وڵاتێکەوە ئەنێ زیاتر خوێندنەوەی ئەو مشەڕعەیە بۆ بارودۆخی وڵاتەکەی خۆی یعنی ناکرێت مەسەڵەن بڵێم لە ئەڵمانیا بارودۆخی کۆمەڵگەی ئێمە لەبارە بۆ جێبەجێکردنی سا لە سەرەتان یا خۆت دەبێت ڕابگیرێت من پێم وانە لەبار بێ بۆ ڕاگررتنی سزاکە یعنی هێشتا بمێنێ کەواتە ضرورە لای ئێمە سا لە سەدارەتان هەبێت کاک فەرمان یعنی ئەگەر من وەکو وتم لە چەند ڕۆژی پێشوە هەندێک تاوان هەیە بەس عقوبەی ئیعدام ئەتوانێت ڕەدعیکە هەرچەنە ئایا عقوبەی ئیعدام ڕادعیانە وەکو پێویست ڕادعیا کەمتر ئەمە دراسی زیاتری پێویستە من ئێستا شەڵم قەناعەتم بەوە هەیە داتا ئەرقام ئحسائیاتی دقیق لە بەردەسا هەبێ و ڕەنگە ئستیفتای خەڵکی ئاسایش بکرێ ینی ئەوانەی کە بەری ئیشن هیچ تاوانێکیان لەسەر نییە ئیحالە نەکراون بۆ محاکەمە ڕاپرسیە بکرێ ئایا عقوبەی ڕابگیرێیانە چونکە بەڕاستی لێکەوتەی مەترسیداری لێ ئەکەوێتەوە بۆیە ئەگەر بڕیارماندا ڕای ئەبێت دراسە و توێژینەوە و کەسانی پسپۆڕی هەموو بوارەکان بەشدار بن لە دراسەکردنیکی دوورمەودا بزانین ئایا ئەمە ڕابگیریان یان بۆ نمونە ئەکرێتەوە دراسی 10 ساڵ بکەیت مەسەلەن فترەی 10 ساڵ ئەم ساڵی یەکەم ڕێژەی ئەو تاوانانەی کە بە ئیعدام عقوبە دراون چەنە ساڵی دوم کەم بۆتەوە یا زیاتر ئەوانەی کە تەنفیز کراون واتە معطیاتی واقع من پێم وانێ ئێستا کۆمەڵگای کوردی لەبار بێ بۆ ئەوەی عقوبەکە ڕابگیرێ و چەندین تاوانبار هەن یعنی هەندێک تاوانبار هەن کاک دکتۆر هێمن منوە هەستەکەم ئیجرام بۆتە بەشێک لە خوێنەکەیان پێوەی ئەژین ئەگەر منعیکەی ناتوانێت لە ژینگەیەکی دروستە یعنی زۆر جاتوانم وا تەشبیهیکەم وەکو چۆن ئەگەر مەسەن کەسێک لە تەنیشی تۆ جگەرەیە بکێشێ لەوەچە سەغڵەت بی بەس کە خۆ تێکەڵی دووکەڵ و دۆخەکە بووی ئیتر عادێ بێتەوە بەلاتەوە خۆشت ینی هەستەکەی ئەو دۆخە عادەکە ئێستا ئەوان تێکەڵی ژینگەی ئیجرام و تاوانکاری بوون زۆر ئاستەمە بیان گەڕینتەوە بۆ ژیانی ئاسایی و هەندێک عقوباتی وەکو سجن یعنی دوو احتیمال هەیە لە سجنە بۆ نمونە مثلا ئەم کەسە ئەخرێتە ناو کۆمەڵێکی تر لەوانەوە بە تەئکید کۆمەڵێک ئیجرامی تر شێوازی تری ئیجرام فێرە بێ یا ئەوەیە ئەیخێتە سژنێکی ئینفرادی باشە لە ئینفرادیشە یعنی هیچ ئەسەری ئیسلاحەکەی دەرناکەوێت و نابێتە تاکێکی یعنی لەوە چۆنە گۆشەگیری عزە زاڵ بێتە سەریا بیرکردنەوە لە چاکبوون و گۆڕانکاری لە نفسی خۆیان زاڵ نەبێت من هەست دەکەم لەم قۆناغەیە ببمێنە و سزای ئێستا ئەو دیراستەی کە تۆ باست کرد لە هەرێمی کوردستان نەکراوە ڕاپرسی نەکراوە توێژینەوە نەکراوە قانون هەیە کە دەبێت جێبەجێ بکرێت بەبێ دیراستکردن و لێوەردبوونەوە ڕاگررتنی یاخۆت ڕاگررتنی جێبەجێکردنی چی مەترسێکی هەیە من بە شتێکی عبەسی ئەزانم ئەگەر بەبێت توێژینەوەی ورد بکرێت کاک فەرمان ئەگەر سەیری ئێستا کراوە باسی مەترسیەکانی ئەزانم ئەگەر سەیری بەشێکی زۆری ئەو یاسایانی کە بۆ ئیعدام دانراون بە تایبەت لە قانونی عقوباتی عێراقیە زۆربەی کۆمەڵ حاڵەتی زۆری تایە کە بە قەراراتی تایبەتی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش واتە مەجلیسی قیادی سەورەی عێراقی دەرکراوە لە دۆخی حربا بووە یعنی دۆخی حرب ژینگەیەک بووە کە ئەو بڕیارانەی لێوە هەڵقوڵاوە ڕاستە ئێساش یعنی ئەو ژینگەیە هەیە لە وڵاتی ئێمەیە بەڵام ئێمە عەلافەرز ئەگەر بمانەوێت ئەو سزایە نەهێڵین ئەبێت جۆرێک لە ئاشتەوایی کۆمەڵایەتی جۆرێک لە سەروەری قانون جۆرێک لە نەهێشتنی ئینتقائیت لە تەطبیقی قانونە یعنی ناکرێ بۆ نمونە بۆ کەسانێک کە نزیک بن لە حزبەوە تەنفیز بکرێ بۆ کەسانێک کە دوور بن ڕابگیرێ یعنی ئەمانە بەڕاستی ئیشکالیتی من وایە بینم هەر بابەتێکی قانونی کە باسمان لێوە کرد نەبوونی دەستور ڕاگررتنی ئەم سزایە بەگەڕخستنەوەی مؤسسات ئەبێ لە چوارچێوەی مبدەئی سیادی قانونە بێت چونکە بمانەوەیانە انتقائیت لە تطبیقی قانونە بۆ هەندێک جێبەجێکی هەندێک جێبەجێنەکەی ئیشکالیت لەسەر شەرعیەتی ئەو یاسایە دروستەکە بۆیە ئێستا هەندێکە لە ڕابگیرێ لەبەرەوەی بۆ هەندێک تەنفیزەکرێ بۆ هەندێک ناکرێ یا بۆ هەمووی ڕابگیرێ بە قانون یا بۆ هەمووی بە فعلی ڕابگیرەیە تەمیز نەکرێ بەڕاستی ئەو تەمیزە یعنی یەکێکە لەوانەی کە ئەدا لە ضرورەتی ئیبقائی ئەو یاسایە ئەو سزایە بەڵام من وای ئەبینم لەم دۆخەیە بمێنێ بەڵام بە زەوابەت دکتۆرە منویستم بپرسم بۆچی لەگەڵ سزای لە سێدارەدانی بۆچی لەگەڵ مەرگی بۆ تاوانبار بۆچی لەگەڵ ژیانەدنەوە دووبارە بدەنەوەی کەسایەتی تاوانباردانیت بڵێ کاکە فەرمان مەسلەی سزادان و تەقدیری عقوبە مەسلەیەکە گرێدراوی کۆمەڵێک دراسات و کۆمەڵێک بەدواداچوونی زاتی و مۆزوعیە بۆ هەلومەرجی زاتی تاوانبار لە عێراق و هەلومەرجی مۆزوعی عێراق لە کۆمەلگایە کە سیخناخە لە توندوتیژی کۆمەلگایە کە قەساوات و تاوان تێدا ڕێژەکەی زۆرە و ڕۆحی شەریریەت لە تاوانبارانی کۆمەلگای ئێمە
تاکو ئێستا زۆرەوە لە کۆمەلگایەکە کە تاوانی وحشیگەری زۆرە لە کۆمەلگایەکە کە گروپێک تاوانبار هەن کە هەموو هونەرەکانی تاوانکردن بەکارە بن لە کۆمەلگایەکە کە دیاردەی ئەوت یاخود دیاردەی گەڕانەوە بۆ تاوان زۆرە مەسەلەکە ئەوە نییە کە من ئەخوازم ئامانجی سزادان و بەرژەوەندی گشتی کۆمەلگا ئەخوازێ من بڕای تاوام بەوە هەیە کە ڕاستە یەک لە ئامانجەکانی عقوبە یاخود ئامانجێکی سامی لە ئامانجەکانی عقوبە ئیسلاح و تەهیلە بەڵام کۆمەڵێک کەسانێکن لە کۆمەلگا هەروەک چۆن لە سروشت لە دنیادا مەرجنی هەموو شتەکان باش بکرێن بۆیە لە جەستەی مرۆڤ کاتێک تۆ بەشێک لە لاشی خۆت تووشی نەخۆشیەکە بێت دڵنیای لەوەی چارە ناکرێت بۆ ئەوەی هەموو لاشە ئەم نەخۆشیە نەگرێتەوە بێ ئێستەساڵێکی بێ لای ئێمە لە کۆمەڵگەیەکی ئەوەندە مەترسیداردا دەژین کە تەنها سزای لە سێدارەدان ڕای بگرێت بە بڕای من تەنها سزای لە سێدارەدان ڕای ناگرێت لەبیرمان نەچێت کاکە فەرمان دیاردەی تاوان یعنی دیاردەیەکی طبیعیە بۆ سەرزەوی کاتێک چوار مرۆڤ لە سەرزەوی ژیاون یەکەم تاوان ڕوویداوە بمانایە یعنی تاوان ظاهرەیەکی بەو شێوەیە غەریب نییە کە ئێمە پێمان وابێ کە زۆر ئاستەمە تاوان ڕووبدا بەو پێی بەرژەوەندیەکانمان لە یەکەچن ئێمە لەسەر خوانێکین کە هەمومان هەمان خۆراگە خۆین هەمان ژیانەکەین لەبەر ئەو بەرژەوەندیەکانمان بەریەکەکەون تاوان ڕۆدا بەڵام ئێمە تاوان لەبەر ڕۆشنایی چەند پرینسیپێک دیاریەکەین یەک لەو پرینسیپە گرنگانە بریتیە لە مبدأ الموازنة بين خطورة الجريمة وجسامة العقوبة تۆ کاتێک تاوانبارێک مرۆڤێک ئەکوژێک کەسێک دەستێژیە کاتە سەر کەسێک پارچە پارچەیەکە لاشەکەی فرێدا کاتێک کەسێک کۆمەڵە کەسانێک ئەکوژێ بۆ ئێمەی یاسایی ئەبێت چاومان لە مافی تاوانبارەکە بێ بەڵام چاومان لە مافی ساحیەکە نەبێ لە ئەساس وەزیفەی قانون چییە؟ لە ئەساسە وەزیفەی قانون بۆ ئەوەیە ئەو لاسەنگی ڕێکاتەوە کە مرۆڤەکان لە تەرازووی هاوسەنگی دنیادا کە خوای گەورە بەخشوێتی بە مرۆڤ ئەم هاوسەنگی ڕێکینەوە بارەکە بەکام لادا لاسەنگ بوو ئەبێت تۆ دەستی ئەو لایە بگری هەڵیسێنیتەوە لە تاوانە بارەکە بەلای کەسی تاوانە سەکرا و لاسەنگستان کاری پێ بکرێتەوە نابێت تۆ بەهانای تاوانبارەوە بێت و تاوان لە سەکرا و ئێمالکی ئەمە تڕوانی تۆ ئێستا پێت باشە و تاوانبارانەی سزای مەریگان بەسەر سەپێنراو لە سێدارە بدرێن من کاکە فەرمان بەو مطلقیە لەگەڵ سزای لە سێدارەدان نیم بۆ مەلوماتی جنابەت یعنی چەند ڕۆژە لەمە بەر ئێمە گفتوگویەکمان هەبوو لەگەڵ هاوڕێی ئوستازی هاوڕێم یعنی بەڕاستی من لەگەڵ ئەوەم چاوخشانەوە هەبێت باسی نەسی قانون دەکەین چونکە عفوونکە کاکە فەرمان چونکە تەعەسوف هەیە لە بەکارهێنانی عقوبەی ئەعدام من بڕوان بۆ هەیە کە تاوانە سیاسیەکان ئەوانی کە جرائیمی سیاسین مطلقاً سزای لە سێدارەدان تیانە نەمێنێت و ئەکرێ ئەو جرائیمانە جرائیمی مادین یاخود ئەو جرائیمانە زیاتر ڕوونی بکەوێت تاوانە سیاسیەکان خطورەیان چی یاخود مەترسیی تاوانە سیاسیەکان سزای مەریان هەبێت من بەڕاستی وەک توێژەرێکی بواری یاسای سادان بڕوان بە تاوانی سیاسی نییە چونکە بە بڕای من ممارەسەکردنی سیاست مافە بۆیە ئەو جەریمانەی کە زۆربەی زۆری بە قەرارەتی مەجلیسی قیادەی سەورە بۆ نمونە خیانەی عزما خیانەی وەتەنی خیانەی نیشتیمانی دروستکردنی عیساباتی یاخود انتیما بۆ غەیری حیزب بەعز دروستکردنی سیاسی استیغلالێکە بۆ خۆی ئەو بێگومان ئێمە لەسەر هەمان کلتور لەسەر هەمان بنیادی یاسایی لەسەر هەمان بنیادی کۆمەڵایەتی و ئابووری دانیشتوین زۆر ئاساییە کە ئەگە دەستکاری ئەم بنیادە نەکەین زۆر ئاساییە ئێمە لەگەڵ ئەم بنیادە دەست و پەنجەنەرم کەین و باشە ئەگەر جێبەجێ بکرێت ئێستا ئەوەشی کە فەرمانی لە سێدارەدانی هەیە لە سێدارە بدرێت ئەوەشی کە بۆی دەرەسێ ڕاستەخۆ تەنفیز بکرێت چی کاریگەری دەبێت تاوان کەم دەبێتەوە لە کۆمەڵگەیە بە بڕای من عقوبەی ئەعدام بۆ ئەو تاوانانی بۆی دیاری کراوە لە هەموو عقوبەکانی تر ڕادێترە من تا ئێستا تەسەورم وایە کە سزای لە سێدارەدان بۆ ئەو تاوانانەی کە مشەرع دیاری کردووە نەک ئەو تاوانانی بە قەرارەتی مەجلیسی قیادەی سەورە گەرچی قەرارەتی مەجلیسی قیادە سەورەش کۆمەڵە قەرارەتی باشی تایە ئینسانە بێ واقعی بێت بەڵام من پێم وایە بەشێکی زۆریان نەک هەموویان بەشێکی زۆریان ڕادعن و بەشێکی زۆریان سەکینەت و عەدالەتی تێدایە بۆ کۆمەڵگاوە بۆ زەحیە بەڕاستی ئەگەر ئێمە سەر سێدارەدان ڕاگرین ئەگەر زۆرە دەرگاکان ئاسۆکانی بەردەم ئینتیقامی شخصی بکەینەوە کە ئەمە زۆر بەترسیدارە ئەبێ ئاگامان لە نوقتەیە بێ کۆمەڵگای ئێمە زۆر ئامادەیە بۆ ئینتیقام
کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە لەسەر کۆمەڵە قیەمی عشایری و قیەمی خێڵەکی دروست بووە سیاست لەم چەند ساڵی ئەخیرا بەهاکانی خێڵایەتی و عشایرگەری دەمەزەر دەکاتەوە بۆیە بەڵێ من لەگەڵ لام بمێنێ بۆ ئەوەی انتخامی شخصی هەمێنێ دەستکانە خۆش ماوەسا هیواد دەمێت بپرسم سزای ئەبەدی مقابلی سای لە سێدارەدانە ئێستا کە ڕاگیراوە سزای ئەبەدی دەبێتە بەدیلی سای لە سێدارەدان کاک فەرمان من پێم وایە وەکو کاگوتۆریا من باسی کرد من بە شێوازێکی تر وتم و ئەیڵێمەوە هەندێک کردداری کۆمەڵایەتی هەیە ئەبێ ئەو سزایی کە ڕەدریەکە ئەمانەیە ڕەدریکە بە هەمان جسامەتی فعلەکە بە یعنی دووبارەش ئەیڵێمەوە هەر کاتێک بە باشترین شێواز فکری الجزاء من جنس العمل تطبیق بێ بۆ نمونە لە جەرائمی قەتلە یعنی ئێمە ئەبینین مەسەلەن لەسەر ئەنتیمای حزبی لەسەر فولایتێک لەسەر ئەتفەه الأسباب خەڵک ئەکوژرێ باشە ئەگەر تۆ بێ کەسێک مەسەل لەسەر ئەو تاوانە ئیعدام بکەیت کە کەسێ زۆر بە خوێن ساردانە زۆر بە بێباکانەیەکێک کە کوژێ بەبێ ئەوەی حساب بۆ ئەوە بکا کە ئەمە یعنی ژیانی کەسێک کۆتایی پێهێنێ ئێ باشە تۆ ئەکرێ لەگەڵ ئەمە متەساهل بی بەڕێی من ناکرێ یعنی نا عقوبەی السجن المؤبد واتە هەتایی نەمەدە الحياة کە مەدە الحياة یعنی ئەوە هەتاتەوێ لە سجنا بێ و لە سجنا وەفاتکە هەردووکی ناتوانێت چونکە لە هەردووکیا احتیمالی تەمیز هەیە لە ڕووی قەزائیەوە احتیمالی معاملەی سجن جیاواز بێ بۆ هەردووکیان دواتر احتیمالی هەڵاتن و ڕاکردن و دەستێکەڵکردن لەگەڵ چەندین عیساباتی ترا کە بەتایبەت لە حاڵەتی ئیجرامی منەظەما ناتوانێت و بیرمان نەچێت زۆر ئەمەری چاکبوونی نییە و کەسەکە مەدە الحیات زادراوە یعنی کاک فەرمان لەواچێ بڵین اعتیباطی بێ بڵین ئەمەلی نیە بەڵام ئەمەلێکی زۆر لاواز کەواتە ئەو کەسێک کە بۆ مەدە الحیات سزا دراوە باشتر لە سێدارە بدرێت وەک لەوەی هەتایی لە زینداندا بێت کاک فەرمان ئەزانی مەسئولیت واتە چی مەسئولیت لە سادەترین پێناسەیە واتە هەڵگرتنی تەبیعی ئەو کردداری کە ئەیکەی باشترین هەڵگرتنی تەبیعە ئەوەیە ئەرکەکەت وەکو تاوانەکەت بێ ئەو تەبیعی هەڵگری بۆیە من وای ئەبینم مەسەن جرائیمی مخدرات جرائیمی قتل بەتایبەت قتلی وحشی قتلی ئەوەی کە ظروفی مشددی لەگەڵایە ئەمانە بەتەکید ئەگەر عقوبەی ئیعدام هەبێت باشتر ئەبێ قووەتی ڕەدعی ئەبێ بەمەرجێک یعنی هەتا بتوانین ژینگەیەک فراهەم بکەین کە سەروەری یاسا معاملەیەکی یەکسان بۆ هەمووان ئەم ژینگەیە فراهەم بکەین ئەو کاتە عقوبەکە تەطبیقین ئێمە ناڵێین ئێستا عقوبەی ئیعدام یعنی 100% باش یا 100% خراپ من پێم وایە ئەبێ لێکۆڵنەوەی زۆر ورد بکرێت جارێ ئیحسائیاتی کۆمەڵایەتی و مەسحی اجتماعی ئێمە هەر نیمانە ئەوە بەڕاستی عنصرێکی زۆر مهمە لە بڕیاردانە چونکە مشەڕع کە یاسایەک دانێ حتما کۆمەڵێک دراساتی پێشووی لەبەردەسایە لەژێر ڕۆشنایی ئەو دراسات و لێکۆڵنەوەی ئەڵێ ئەم عقوبەیە جەدوای هەیەە من پێم وایە بەڵام ئۆڤەرئۆڵ حتا ئەگەر یعنی بۆ نمونە ئەو ڕۆژە هاوڕێکی بەڕێز لەو پانێڵا لەو دیبیتە یعنی باسی ئەوەیە کرد مەسەلەن نابێت دەوڵەت پەنابەرێتە بەر ئیعدام لەبەرەوەی دەوڵەت ئەچێتە بەرگی جەلات بیرمان نەچێت وەکو کاکتۆر هێمن وتی عقوبە ڕەدفعل يعني فعل نییە وەکو تخوا کاک فەرمانیەک تێبینی لە فیزیا من پێم وایە ئەڵێ لكل فعل رد فعل يعاكسه في الاتجاه ويوازيه في المقدار اتجاهەکەی عکسی ئیرادەی جانیە بەڵام مقدارەکەش ئەبێ هاو جەسامەتی ئەو فعلە بێ کە جانی ئەنجامی داوە ئەگەر نا وەڵا بەتەکید ئەو عقوبەیە جەدوای نابێ ئەگەر غەیری ئیعدام بێ بۆ هەندێک حاڵەت کە من پێم وایە تۆزێک تەوەسع کراوە لە عقوبەکە بەڵام حتا ئەو مجتەمع فول مەدەنیش دروستکەین کە زۆربەی لایەنەکان خەوی پێوە ئەبینن یا بانگشەی بۆکەن دیاردەی ئیجرام هەرێمێنێ و هەر کەسانێک هەمێنن بێباکان کەواتە مامەڵی هاوشێوە لەگەڵ تاوانباردا تاوانبار چی کردووە هەمان شتی لەگەڵ بکرێتەوە ئەمە بە بڕوای تۆ تاوان بن بڕەکات یاخود کەمیەکاتەوە ناتوانم بڵێم بن بڕ بەڵام کەمیەکاتەوە بەڵێ باشە دەستخۆش مەسەلەی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان چەندە پەیوەندی بە ئەزموونی دیموکراسی وڵاتانەوە یاخود دەتوانین ئێمە بڵێن ئیتر کە لە هەرێمی کوردستان سزاکە ڕاگیراوە ئیتر ئێمە دەسەڵاتێکی دیموکراسی و ئازادی خوازمان هەیە کاک فەرمان ئەگەر سەیری مێژووی پێشکەوتنی مافەکانی مرۆڤ بکەین وڵاتی ئەمریکا یەکێکە لەو وڵاتانەی کە ناکرێت مەسەلەن باسی لە مەبدەئی فەسڵی سوڵتات پێشکەوتنی مافەکانی مرۆڤ تەجروبەی دەستوری حکمی یاسا سەروەربوونی دەسەڵاتی دادوەری ئێستاش تەنانەت لە کەیسی ئیرهابە محکەمەی ئیتحادی ئەمریکا تەدەخلی کرد دەسەڵاتی تەنفیزی شەوەستێ یعنی بڕۆ بگەڕێ سەر کەیسەکانی مەسەلەن حەمدان ڤێرسس ڕامسفیلد ئیدارەکەی جۆرج بۆش ئیحراجەکرێت بەهۆی تەدەخلی قەزاوە من یەک شت دەڵێم
ئەمریکا کە یەکێکە لە وێستگە زۆر مێژوویە پرشنگارەکانی پێشکەوتنی مافەکانی مرۆڤ زۆرێک لە ویلایەتەکانی تا ئێستا حکمی ئیعدام بەرجەستەیەتیانە ماوە یعنی لا نەبراوە تەنانەت لە آخر پێشکەوتنە لە ویلایەتی فلۆریدا یاسایەک دەرەکرێ بە ناوی یاسای تایملی جەستس ئاکت واتە نەک بەس عقوبەکە تەنفیز بکرێت بە خێراییش تەنفیز بکرێت بۆی بڕاو لە کۆڵ بێتەوە کابرا لە وەکو دکتۆر هێمن وتی بینە الجەنەتی وەنار نەبێ کۆتایی پێبن یعنی ئەمە ناکاتە ئەوەی تۆ بڵێ ئەگەر مجتەمەعێکمان هەبێ ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت پێویستە عقوبەی ئەعدام نەهێڵن نه هەندێک ئەنماڵی سلوکی ئینسانی هەیە گومان لەوە دروستە بێ ئایا ئەتوانی بەمە بڵێ مرۆڤ باش ماسایوەکاتە ئەو دەسەڵاتی سزای لە سێدارەدان جێبەجێ دەکات مەرج نییە دەسەڵاتێکی بێت ژیان دۆست نەبێت و دەکرێت دەسەڵاتێکی دیموکراتیکە بێت سزای لە سەردانی جێبەجێ بکات من پێم وایە یعنی کۆمەڵێک تاوانبار هەن لە مەدەنیترین دۆخی کۆمەلگایە تەنانەت لەو حاڵەتانەشا کە دەوڵەت بە زۆرترین ڕادە دوورەکەوێتەوە لە تونوتیژی دیکتاتۆریەت ستەم و دادپەروەری کۆمەڵایەتی دابینەکە ئەوان بەرژەوەندیان لەوانە نییە یعنی ئێستا بۆ نمونە لە هەندێک وڵاتی ئەوروپا لەواچە مەسەلەن موسساتە بێ دادپەروەری کۆمەڵایەتی هەبێ ئیساباتی مافیا هەیە ئەو وەزعی بەدڵ نییە ئەو لە ئاوازێکی خۆی ئەخوێنێ بۆیە من پێم وایە حتا ئەگەر مجتەمەعێکی مەدەنیشمان هەبێ لەوە ئەچێ مەسەلەن ڕێژەی تاوانەکان کەم بێتەوە بەڵام وەکو پێویست مەبدەئیان دوور لە بڕی لە ژماری ئەو حاڵەتانی کە ئێمە ناچارین تایە پەنابەرین بەر عقوبەی ئەعدام ضرورەتی عقوبەی ئەعدام هەرەمێنێتەوە بەس قسەیەک ئێستا دەکرێت ڕەخنەیە دەگرێتەوە تێت لە دەسەڵاتە دیکتاتۆرەکاندا زیاتر سزاکە جێبەجێ دەکرێت یەک شتمان چەند دروستە کاک فەرمان من پێم وایە عقوبەی ئیعدام وەکو زۆر شتیتر وەکو زۆر چەمکیتر تەوزیفی سیاسی کراوە لە وڵاتی ئێمە تەوزیفی ئەوە کراوە کە خزمەتی مەسەل زۆربەی ئەو بڕیارانی حزبی بەعس دەریکرێت بۆ خزمەتی خۆیەت یعنی حتا لە یاساکانە ئەڵێ هەر کەسێک ئینتیما بکا بۆ حزبی بەعس یا بە ئیعدام یا بە مؤبەد عقوبە ئەدرێ کەواتە بتەوێیانە تەوزیفی سیاسی هەیە بەس من پێم وایە لە دواییە طالما طبعا ياساي عقوبات يعني إسا أزانين مبدأ الشرعي جرائم وعقوبات هل أبي برلمان ياسا دركا وبرلمان تحديدي كاما عقوبة كاما سزاكيتي هل لدوائية أمريكا أداتك بدسي دولته وعقوبك ببي فلسفي أو دولة تحديدك وترى هنديك سياسي هرتي أكوي بلام لواجه أجر حصر من كل هندي تاوانا ك يعني بونمونا جرائم أمني داخلي خارجية أو اعتباطيتي كمسائل إرهاب هاي نهي أو كاتز زياتر خزمەتی دادپەروەری ئەکاتنەک خزمەتی وەزیفەی سیاسی قانون کە تعبیرە لە مەساڵحی دەسەڵات زۆر باشە دەستخۆش دکتۆرە من جێبەجێکردنی بڕیاری لە سەدارەدان بە بڕیاری سیاسی ئاساییە بۆ نمونە دەسەڵات کاتێک ویستی بڕیار بدات جێبەجێ بکرێت وەز کاتێکیش ویستی ڕای بگرێت کاکە فەرمان من بۆ خۆم لەگەڵ ئەوم بەڕاستی کە دەستی دەسەڵات کە یەکێک لە معطیاتی مەبدەئی فەصلی بین السوڵتادەوەیە کە سوڵتەی تەنفیزی بە هیچ شێوەیەک دەستی نەبێت لە ناو سوڵتەی قەزایی و من بۆ خۆم وەک توێژەرێک وەک مامۆسایەک اختصاصم جینایی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیم کە تەنفیزی دەسەڵات حکمی لە سێدارەدان لای دەسەڵاتی تەنفیزی بێ بەڕاستی خەلەل لە منزومەی قەزایی عراقیە زۆر زۆرە یەک لە خەلەلەکان بە تەسەووری من بریتە لە ئەو دەستانەی دەسەڵاتی تەنفیزی کە لە ناو سوڵتەی قەزاییە هەیە بە نمونە ئەنجومەنی شورای هەرێم بە نمونە بەڕاستی تابعيتي قواتي شرطة و بوليس بو سلطة تنفيذي كأمان همي خللا أو دزگانە دەوری خراپیان بینیوە لا ئیسقلال کرد دەوری خراپ ناتوانین بڵێن دەوری خراپیان بینیوە بەڵام ناتوانن تەرجەمەی ئیرادەی مشرع بکەن لەو شوێنەی کە مشرعەیەوێت کە ئێستا لە هەرێمی کوردستان بە بڕیاری سیاسی سزای لە سەدارەدان جێبەجێ دەکرێت یعنی ڕوونتر بڵێم ئەو کەسەی کە پۆستی سەرۆکی هەرێمی لابێت دەسەڵاتی ئەوەی هەیە کە سزاکات جێبەجێ بکات و دەسەڵاتی شێ لابێت چ ئەو سەردەمەی کە لە حکوومەتی عراقی ڕاگیرا قرارەکە قرارێکی سیاسیە چونکە ئێمە کاتێک ئەتوانین بڵێن سیاسی نییە کە قانونی بێ قانونیش نییە لەبەر ئەوەی لە مەزدەری تەشریعەوە دەرنەچوە ئەم بڕیارە ئەمە یەک دوو بەڕاستی ئەم بڕیارە بڕیاری ڕاگرتنە موازی نییە لە بینی ئەم دوو زۆنەیە بڕاستی ئەوەی کە پێی ئەوترێ زۆنی سەوز ئەگەر ڕاست بێم عیبارەتە بۆ ئێستا و ئەوەی پێوترێ زۆنی زەرد هەمان مامەڵە ناکەن بە دەلیلی ئەوەی لە 2001 بەدواوە نزیکەی 3 بۆ 4 حاڵەت لە هەولێر و دهۆک و دەوروبەری جێبەجێ کراوە لە ئەم سلێمانی و دەوروبەری ئەم حکومە جێبەجێ نەکراوە بۆیە کاتێک تۆ سەیری ئەم حاڵەتە ئەەکەی
بێگومان فکرت بۆ ئەوە ڕواکە تەفسیری سیاسی بۆ ئەم مۆزوعاکرێ کە ڕەنگە هەندێک جار اعتیباراتی سیاسی ڕۆڵ ببینێ لە جێبەجێکردن یاخود لە جێبەجێ نەکردنی سزای لە باشە جان ئەمە باشە یاخود دەستی سیاسی و سیاسیەکان لە جێبەجێکردنی قانونا بێت بێگومان نەخێر یەکێک لە معالمی ینی چوونە سەرڕێی دیموکراسیات لە هەر کۆمەلگایەکە بریتیە لە ڕزگرتن لە یاسا لە سەروەری لە سەروەری قانون ممکن نییە بەبێ سەروەربوونی یاسا قسە لە دیموکراسیات قسە لە کۆمەلگایەکی مۆدرن و دکتۆر من ئێستا کە سزاکە جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستان یعنی پێ دوایە بۆ تۆ هۆی زیادبوونی تاوان کاریگەری هەبوو کە فەرمان من پێم وایە ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە ئەتوانم بڵێم نەریتی یاخود ئەوەی پێوترێ قیەمی مادی لە کۆمەلگای ئێمە هەڵکشاوەوە ئەتوانم بڵێم سەروەت سامان یاخود بەها مرۆییەکان بەها ئەخلاقیەکان بەها دینیەکان زەربەیان بەرکەوتووە لەم کۆمەلگایە من پێم وایە کە کۆمەلگای ئێمە بەرەو کۆمەلگایەکی ئەتوانم بڵێم لەسەر ئاستی نخبەی بڵێن تاوانکاری ئاخود ئەو نخبەی کە مەختوڕی ئیجرامیان هەیە و ئەگەری تاوانکردنیان لێ ئەکرێ من پێم وایە ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان زیادی کردووە بە دلیلی ئەوەی کە ئێمە لە دادگاکانی یاخود لە خانەکانی چاکسازی ئێمە هەمیشە ئەبینین گرفتیان هەیە کێشیان هەیە لەسەر زۆری سزادراوان چ جای ئەوەی کە لە فترەی مۆقوفیە هەموو خانەکانی مۆقوفیت ڕاخانەکانی ڕاگیراون هێشتا دیسان هەر سیخ ناخن بە خەڵک من پێم وایە ئەم مامەڵەیە لەگەڵ قانون وای کردووە کە ئەوەی پێوترێ کریمینال نۆرمالایزینگ واتە تەبسیتی جەریمە هەبێ لەم ناوچەیە سزا ئاسایی بۆتەوە لە زۆر لە کایەکانە ئێستا لە هەرێمی کوردستان ئەبینی سزا ئاسایی بوو بێتەوە و زۆر بوو بێت ببوورە نەک تاوان ئاسایی بۆتەوە بوو بەخشە میمارەکە زۆر لە سیاقی خۆیان هات من پێم وایە بەشێک لە جەنابەت سیرکە یعنی تۆ لە وڵاتێکە ئاژی کە جارێ ئەوانەی کە جەرائیمی وەزیفین بەڕاستی تەواو ئاسایی بوونەتەوە اختلاسێکی زۆر هەیە یعنی بەهدەردانی ماڵی حکوومەت بەهدەردانی ماڵی گشتی یعنی بە شێوەیەکی مەترسیدار لە دنیادا نییە بە ئاشکرا کاکە بە ئاشکرا تەنقیب و تەنقیبی پێویست نییە ئەندام پەرلەمانەکان هاوارەکەن کە بیرنەوت بە ناوی خەڵکەوەی لە وڵاتە کە ئەمە لە هیچ بۆقەیەکی سەر ئەم زەمینە شتیوانە اختلاسی ئەموالی گەورە هەیە کاکە بە عامی ئاشکرا حکوومەت وەکو مؤسسە یعنی اختلاسی یعنی ماڵی مۆزەفەکانی ئەبات هۆکاری ئەم هەموو تاوانی کە تۆ باسی کرد ئەوەیە کە دادگاکانی ئێمە شوێنی سەپاندنی سزای فعلینین بەسەر تاوانباراندا ئەزانی کاکە فەرمان بەشێک لە ئەو وێزگانەی کە سیاست کاریگەری هەیە لەسەر خەڵک شتێکە پێوترێت تەنشەی سیاسی یعنی لەم ئاسایی بوونەوەی تاوان لەم کۆمەلگایە بەشێکی زۆری لاقی بە سیاسیەکانەوە هەیە ئاکتی سیاسی مامەڵی سیاسیەکان کاتێک هاوڵاتێکی ئاسایی ئەبینێ بە بەرچاویەوە سیاسیەک کوڕی بەرپرسێک لە کونفەیەکوونێکە ئەبێ بە ملیاردێر بەڕیس شوقە ئەکرێ لە ئەوروپا بەڕیس ئەمە دەفعی هاوڵاتی ئاساییەکە بۆ تاوان یعنی وا لە خەڵکەکە ئیتر اکتیفانەکە بە وەسائلی مەشروع بۆکردنەوەی سەرۆت و سامان و دەست خۆش بۆی زۆر دوور نەکەوینەوە دامەزراوە سزایەکانی ئێمە زیندانەکان شوێنی بنیاتنانەوەی کەسایەتی ئینسان بڕایەوە کاکە فەرمان ئێمە ناومان گۆڕی و بەبێ ناوەڕۆک ئێمە ناوماندا ناون خانی چاکسازی بەڵام ئەگەربی سەیری مەعایری دەولی مەعایری ئیسلاح مەعایری تەهیل بکەی لە خانەکانی چاکسازی نییە چ لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە خانەکانی چاکسازیمان لە ڕووی بینا لە ڕووی فۆرم لە ڕووی هیکەلەوە شیاونین بۆ ئەمان زۆربەی زۆریان دەواژنن یاخود قوتابخانن یا چین کراون بە بەس چیژەلەوەی جاکردنەوەی تاوانبارەکانمان نییە چ جای ئەوەی کە ئێمە ناتوانین لە خانەکانی چاکسازی مرۆڤەکان فێری پیشەیەک بکەین کە بێنە دەرەوە بۆ زانیاری من زۆر بە حکمی پیشەکەم زۆرش مەخانەکانی چاکسازی بەشێکی زۆر لە تاوانباران لە هەرێمی کوردستان ئەگەڕێنەوە سجن لەبەر ئەوەی کۆمەلگا قبولیان ناکاتەوە
بەمانایەکی تر لەبەرەوەی لە سژنا دەستپی ئەبن لە جاتیەوەی فێری پیشەیەک بکرێن فێری سنعاتێ بکرێن بە دەستپێتی ئەچنەوە ناو کۆمەلگا و لەبەر ڕابردووەکەشیان کۆمەلگا ئێمە کۆمەلگایەکی متەسامح نییە بەڕاستی کە جارێک حکمیدا لەسەر کەسێک ئەیتر پێم وایە ئەچێتە گردنی و بۆیە زۆر جار تاوانبار هەستەکە کۆمەلگاکەی قبولی ناکاتەوە تەنها بیئەکە قبول یکاتەوە سژنا بۆیە من لەو نمونانم لەبەر دەسایە کە تاوانبار تاوانی کورێتەوە بۆی بچێتەوە ئەو بیئەی کە قبول یەکا کە سژنا ئەمە مەترسیدارە بەڕاستی ماوەستا دەمێ پرسیاریەوە لە تۆ بکەم دەکرێت بڕیاری لە سێدارەتان لە دەستی سیاسیەکاندا بێت کاک فەرمان بێگومان یعنی باشترین شێوازی پەیڕەوکردنی یاساکان ئەوەیە کە مؤسسات بیکەوە مؤسساتیش لەسەر بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکان و هەبوونی هەماهەنگی لە نێوان ئەو دەسەڵاتان یعنی بۆ نمونە کاتێک دادوەر بڕیارێک دەرەکە بە ئیلقای قەبزی متەهەمێ مەفروض وایە پۆلیس و دەسەڵاتی تەنفیزی هاوکاری وێ یعنی بەڕاستی ئەوەی ئەیبینی لە وڵاتی ئێمەیە ئەوەیە بالعکس دەسەڵاتی تەنفیزی دەستگاکانی پۆلیس دەستگا تەنفیزیە معنیەکان خۆیان بوونەتە بربەست لە بەرامبەر ئەوەی دادگا دەستی بگاتە تاوانباران و سزایان بە یعنی زۆر جا مەسەلەن متەهەمی وا هەیە بە پارەی خەیاڵی تۆمەتبار کراوە کە دزیوەتی گەندەڵی لەسرە کەچی دەسەڵاتی تەنفیزی وەکو ئەڵێن لا یحرک ساکینەن لەم حاڵەتەیە کە دەسەڵاتی قەزایی خۆی بەتەنها ئەمێنێتەوە بتەوێ یانە دەسەڵاتێکی لاواز و بچووک دەرەکەوێت بێهەیبەت دەرەکەوێت من پێم وایە دوو هۆکار هەیە یەکیانەوەیە دەسەڵاتەکانی تر بەتایبەت دەسەڵاتی تەنفیزی هاوکاری دەسەڵاتی قەزایی نییە بۆیە کۆمەڵە حاڵەت ئەبینی تاوانباران لەبەر چاوی خەڵکە کەیسی ئەنفالە دزیە گەندەڵیە ئەنواعی جەرائیمە کراوە لەبەر چاوی زەحیەکە ئەسۆڕێتەوە و کەس پێیان ناوێت ئەمە یەکەم لاوازی دەسەڵاتی تەنفیزی و نەبوونی ئیرادە نەک لاوازی بەڕاستی بەهێزە دەسەڵاتی تەنفیزی لە وڵاتی ئێمە بۆ سەرکوتکردنی خەڵک بۆ تەقییدی حڕیات و حقوقی ئەساسی ئینسان بەڵام بۆ جێبەجێکردنی قانون ئیرادەیەکی سیاسی نییە کە پاڵ بە دەسەڵاتی تەنفیزیەوە بنێ وەکو خۆی لە ڕێچکەی قانونی خۆیان ئیشکات لەلایەکەوە نەبوونی کەسانی ناکەفو و ناشارەزا و بێتوانە لە جیاوازەکانی دەسەڵاتی قەزاییە دوو دەسەڵاتی تەنفیزی زۆر جار ئەبێتە کۆسپێک کەم لە تەنفیزی عقوبەکەیە لە ئینتیقائیەتە لەوەی بۆ هەندێک تەنفیزیکە بۆ هەندێک نیکە یعنی تەنانەت بۆ نمونە ئێستا من ئەوم لە دراسی ئەومە کردووە بۆ نمونە لە پرۆژەی دەستوری هەرێمە کۆمەڵێک دەسەڵات دراوەتە سەرۆکی هەرێم لەم پرۆژی کە هێشتا سەری نەگرتووە مەسەلەن لەوانە العەفو الخاص واتە لێبوردنی تایبەت ئەم لێبوردنی تایبەتە لە دەستوری عێراقی بەرکاری ئێستا ساڵی 2005 وێنەی نییە لە هەندێک جەرائیمانە بێ سەرۆکی جمهوری ئەتوانێ ینی عەفوی خاص دەرکا بەڵام سەرۆکی هەرێم تقریبا ئەویسترێ وەکو مەبدەیەکی عام بتوانێ یعنی ئیعفای ئەوانەش بکە باش ئێمە هەموو ئیجراعاتە بکەین و تۆ لە دوایە بە بڕیارێکی ئینتیقائی ئیعفایکە یا بیهێڵیتەوە ئەدامیکی بەڕاستی ئەوە پرسیار دروستەکە لەسەر قانون ئێمە بۆیە ئەڵێن دەسەڵاتی باز دەسەڵاتێکی دیکتاتۆری بوو چونکە مەسەلەن مەجلیسی قیادەی سەورە کۆمەڵێک دەسەڵاتی قەزایی بەکارهێنا بۆ نمونە حکمی ئەعدام ڕەمێن بڕەساس لە کۆمەڵێک بازرگان و چی ئەوانە ئەوە ئیشی قەزایە بێ قەزا بیکە بەڵام لەم بەیەکاچوونی دەسەڵات و بێسەروبەریە دەوری موئەسسە و نەبێ ئێمەش کاتێک ئەڵین قانون شەرعیەتی هەیە قانون ئەوە شەرعیەتی هەیە تەمسیلی مافی گشتی بکە و هیوا خواستەکانی کۆمەڵانی خەڵ لە خۆیان بەرجەستە بکە کە ئەمە نەبوو ئەو کاتە قانونە بێتە ئەداتێکی حزبی ئەداتێکی کە دوور بێت لە یەکسانی و دادپەروەری و صفەتی تەجرید و عمومیت لە قاعدەی قانونیان نامێنێ ئەو پرۆسەیەکی متەکامیلە لە هەر قۆناغێکە تەحەیوزی تیا بکرێ سەرپای پرۆسەکە ئەلەوتێ ئێستا سزاکە بە جۆرێکە لە هەرێمی کوردستان چ کاتێک دەسەڵات بێوێ و کاتە جێبەجێ دەکات چ کاتێکیش بێوێت جێبەجێ ناکرێت وەکو ئەوەیە کە ئێستا ڕاگیراوە مەترسیم جیاوازیکردنە چییە؟ وەڵاهی یەکێک لە مەترسیەکانی ئەوەیە کە خەڵک هیچ متمانەیەکی بە یاسا نامێنێ و بە ئاشکرا دەرەچێت لەسەر شاشەی تەلەڤیزیۆن ئەڵێ یاسا بە من ناوێرێ یاسا ناتوانێت من بگرێت کاکە بۆ ناتوانێت لە بەرەوەی پشتم هەیە یعنی ئەمە بێتە خیتابێکی باو ئێماڵین زۆرجار لە قانونە ئەڵێن ئەو حاڵەتی ئیسtisنایی و شازە نابێت قیاسی لەسەر بکرێت ئەوە خەریکە حاڵەتە شازەکانە بنە ئەسڵ وما جرى على خلاف القياس يقاس عليه ئەمە یعنی ئەمە من پێم وایە ئەزمونێک ئەمەی دروست کردووە کە ڕێگوڕشەیەکی مێژووی هەیە بە درێژایی ئەم 20 و چەند ساڵی تەمەنی حکومڕانی کوردیە نەیتوانیوە نمونەیەکی شارستانی گەشاوی جوان پێشکەشکە لە تەطبیقی قانونە حتا ئەگەر نەشی هێڵە عقوبەکە نەمێنێ یعنی بە یەک پێوەەر بێ بۆ هەمووان بێ ناکرێ یعنی ئەگەر بەراوردیکەن یەکێک سزا ئەدرێ و
تەنفیزەکرێکی کیش تەنفیز ناکرێت لەواچە تاوانەکەی ئەم قورستریش بێ بتەوێیانە خەڵ متمانی بە نە بە دەسەڵاتی سیاسی نە بە یاسا نە بە موسەساتی ئەم وڵاتە نامێنێ ئەو کاتە یعنی دەواازەیەکی گەورەیە بۆ پاشاگەردانی باشە ئێمە ترسی ئەوەی کە تاوانی سیاسی قابلی سا لە سێدارەدان بێت مطلقاً ئەمە چۆنە ینی ئێستا لە هەرێمی کوردستان دەوترێت زۆر سزا دیاری کراوە قابلی سا لە سەردانە مەترسیەوەی استیغلال بکرێت لایەن دەسەڵاتەوە کاک فەرمان ضرورە چۆن ڕێک بخرێت دەو تاوانانەی کە قابلی مەرگن من نەزانی چۆنیە بینم یعنی ئەگەر بمانەوێت دادپەروەرانە سێری کێشەکە بکەین وەکو پێداویستێکی کۆمەڵایەتی ئەبێ پیاچوونەوەی بکرێت بۆ ماهیەتی ئەو تاوانانەی کە پێویستیان بە سزای لە سێدارەدان هەیە هەندێک مەسائلی یعنی حتا کەیسی تیرۆر حتا جرائمی ئەمنی دەولی داخلی و خارجیە هەندێک لەو بڕیارانەی کە مەجلیسی قیادی سەورە پێشتر داوێتی و ئێساش لە کورسان بە شێوەیەکی ئەتیباڵی تەطبیقەکرێ پێویستە ئەمانە مراجعەیەکی بۆ بکرێەوە کۆمەڵە جرائیم هەبێ حەسرن یعنی من پێم وایە تێڕوانینە نمونەیەکە ئەمەیە کە ئێمە سێری عقوبەی ئەدام بکەین وەکو حاڵەتێکی ئستثنایی زۆر تەوەسعیتیان نەکەین نەبێتە مەسەن لە هەندێک جرائیمی قەتلە هەندێک من باسی کرد 49 تاوان شایانی سزای مەرگە بە ژۆرێک باڵن ئەمە فراوانکاری تێدا کراوە من وایە بینە فراوانکاری تێدا کراوە و بێسەروبەریەکی شەیە کاک فەرمان کاتێک مشەڕع ئەڵێ ئەم عقوبەیە شایستەی ئەم جەریمەیە پێم وایە ئەبێت دراسی کردبێ ئەبێ سیاسەتێکی جنایی هەمەلایەنەی بەرفراوانی هەبێ بە ئاسۆیەکی زۆر فراوانەوە سەیری کۆی جەریمەکان بکە وەزعی سیاسی وەزعی ئابووری وەزعی ئایا شەڕەیە ئاشتیە بارودۆخی هەڵکشان و داکشانەکانی کۆمەلگا ئەو کاتە بڕیاردا چ عقوبەیەک چ تاوانێک مستەحق کاتی بەرنامەکەم زۆر کەما من یەک دوو دقیقە قسەی کۆتایی لە هەردووکتان وەرەگرم دکتۆرێ من مامۆستاییوە لە سەرتاشەوە باسی لە گرنگی ئەهمێتی دیراستکردن کرد بۆ هەر بڕیارێک لەسەر مەسەلەی سا لە سێدارەدان چەندە گرنگەیان ئەم بڕیارانە بە دیراست بکرێت توێژینەوە بکرێت ئەو بڕیار لەسەر ئەو بدرێت جێبەجێ بکرێت یا خودڕا بگرێت وەکو ئێستا دەبینین هیچ توێژینەوەیەکی مەیدانی شتێکی لەو بابەتە نییە ڕاستیە بێکێک لە ئەتوانم بڵێم سیماتی کۆمەلگای مۆدێرن ئەوەیە کە تۆ کاتێ قسە لەسەر مەسەلەیەکی ئاوا حەسازەکەی بە بەرمەبنای دراست بەرمەبنای دراستەی جەدوای هەر پرۆسەیەک هەنگاو هەڵگری و هەنگاوەکانت هەنگاوی زانستی بن نمونەیەک بۆ جناب تەهێنمەوە لە فەڕەنسا ساڵی 2005 لەسەر داواکاری کۆمەلگای فەڕەنسی کۆمەلگای مۆدرن تەمەن جناب تزانی فەڕەنسا یعنی مەزدەری تاریخیە بۆ هەم قانونی ئەم ناوچەیە و ینی لە مەسائلی قانونیش پیشانی ئیشارە پێدان و بەڕاستی ئەوەیە مەزدەری قانونی بۆ زۆربەی وڵات بەڕاستی یعنی 2005 فەڕەنسا یعنی بە برارێکی سیاسی ئەم شتەی ڕانەگرت هاتن تا 2007 ڕایانگرت و لەو دوو ساڵەیە دراسی جەدوای ڕاگررتنی سەر سێدارەدانیان کرد بۆ ماوەی کە ڕایانگرت بۆ ئەو ماوەی کە ڕایانگرتووە نەتیجەکە بەم شێوەیە بوو تەبان پێشتر دوو ساڵ طبعا ئەم عینەیەکی هەم زەمانیە و هەم واقعیشە دوو ساڵ دوو ساڵ متابعیان کرد دوو ساڵ ئەو تاوانانەی کە ئەنجامە درێن و شایانی لە سێدارەدانن چەند تاوان ئەنجامە درێن و دوو ساڵەیە 380 لە معدەلی ئەو دوو ساڵەیە 385 بۆ 389 تاوان ئەنجامەدرا ساڵانە لە هەموو وڵاتە ئەو دوو ساڵی کە ڕاگیرە بەرز بەوە چەندە بەرز بوو بە 524 ساڵی یەکەم 489 ساڵی دووەم یعنی لە معدەلە نزیکەی 500 بە نەتیجە بۆیان دەرکەوت کە هێشتا کۆمەلگای فەڕەنسی کە هێشتا مجتەمەعی فەڕەنسی خراپ ئەم بەکارهێنێ ئەگەر لە فەڕەنسا سوورەکە بەم شێوەیە بێ قسەکە ئەمەیە بە مقارنەی کۆمەڵگەی ئەمە ینی چەندە لەبارە بوو بە بڕوای من هیچ شتێک هەر مەسئلەیەک لە ڕووی ئەلمیەوە دراسە بکرێت ئەلمیەن بۆی بڕۆی شتێک بڤەنیە بەڵام من لە دژی ئەوەم تەنها و تەنها لەبەر ئەوەی کە سەدایەکی کۆمەلگای مەدەنی یاخود دەنگێکی کۆمەلگای مەدەنی هەیە کە مەطلبێکی جەماهیریە مەطلبێکی شعبیە بۆ معلوماتە بۆ قەزا نییە بکەوێتە ژێر کاریگەری کۆمەلگا بۆ قەزا نییە بکەوێتە ژێر باشە دەگوترێت جێبەجێکردنی سا لە سەدەدا هەندێک جار احتیمالی ئەوەیە ئیستیغلال بکرێت یان حاکمەکان بە هەڵە بڕیار بدەن یاخود بە بەڵگەی کەم و لاواز قەو قەرارە بدەن ئەمە مەترسی ئەمەیە کاکە فەرمان من زەماناتی ئەوە کراوە خەڵک لە خۆڕایی تووشیان سزای نەبێتەوە سوورەکە بۆ شێوەیە مەترسیدار نییە ڕاستیە
کاکە فەرمان یعنی ئێمە 20 تاوانمان هەیە لە قانونی عقوبات و قوانینی خاصیش ئەوەی کە من دراسەیەکی تەوازام کردو لەم مەجالە 20 تاوانمان هەیە کە حەسری سزاکەی لە سێدارەدان بێ یعنی ئەم تاوانانە کە مەجالی تێدانی کەمەجای تێدانی پرۆسی دیاریکردنی سزا کاکە فەرمان بجەناوت بە خۆت قانونی پرۆسەیەکی ئەوەندە ئاسان نییە ئێمە لەسەر مێزێک ئێستا ئاوادانیش میکسە براری دەبێت تزانی خازعە بۆ کۆمەڵێک ئیجراعات کۆمەڵی ڕێکار کۆمەڵی ڕۆشوێن و محکمە بە نەتیجە محکمەی جنایەت بە هەیئەیەک دراسەیەم قەزیە ئەکا و بە قەرارێک دێتە دەرەوە جگە لەوەش لە کاتی دەرچوونی بڕیاریشە ئێمە ئەسبابی مخەفیفمان هەیە ئەسبابی ڕافەمان هەیە کۆمەڵێک مەسائلی تر هەیە کە مەحاکم بەڕاستی دەستکراوەیە لەوەی کە هەلومەرجی کۆمەلگا بخوێنێتەوە گەر کۆمەلگایەکە کە لە ڕووی ئابوووریەوە وەزعەکان تێک چووە لە ڕووی سیاسیەوە لە ئەوە محکمەیە کە ئەبێ هەلومەرجەکە بخوێنێتەوە قسەی کۆتایی دەگەر بکەین کەواتە بەڵێ بۆستای لە سێدارەدان و مەرگ بۆ تاوانباران بەو مطلقیە من لەگەڵ ینی ببوورە قانون یەک لەو مەجارانە نییە کە بتوانی بڵێ بە پێی قانون کە دیاری کراوە بە تەسەوری من ئەبێ سزای لە سێدارەدان تەسەوری من بۆ سزای لە سێدارەدان ئەمەی خوارەوەی ئەبێ لیژنەیەکی پسپۆرت دروست بکرێ بۆی کە ئەو تاوانانە جارێکی درازە بکرێتەوە کە سزای لە سێدارەدانیان هەیە دوای ئەوەی بکرێنەوە تاوانانە ئەم تاوانانە سیر بکرێنەوە ئەگەر ئەم تاوانانە تاوانی سیاسی ئەگەر تاوانی مالین ئەگەر تاوانی کوشتنی ئاساین بۆ معلوماتە 406 کە جەریمەی قەتلی عەمدە سزاکەی لە سێدارەدان نییە یعنی حتى ئەوەی کە ئوستازە فەرموویە ئەجزا من جنس العمل یعنی لەوەشە ئێمە حدی ئەدنامان وەکو ئەسڵ لە سێدارەدان نییە وەکو ئەسڵ بەڵ لە زەرفە مشەریدەکان ئەیمانەیە دەستخۆش لەبەر ئەوە من لەگەڵ سیستەمانەوەی سزای لە سێدارەدانم بۆ ئەو تاوانانەی کە تێیدا خواستی کوشتنی کەسانی تر ئەبێتە ئەسڵ لە لای تاوانبار بڵێ لە مامۆستای بگەین دەستخۆش بە دکتۆرە من مامۆستا هیوات مەترسی ئەوە هەیە خراپ بەکار بهێنرێت بۆ نمونە ئێمە لە واقعی هەرێمی کوردستان هەمیشە ڕەخنە دەگیرێت کە دەسڵای دادوەری سەربەخۆ نییە ئەی مەترسینی ئەم سزای خراپ بەکار بهێنرێت ئەگەر جێبەجێ بکرێت کاک فەرمان دەسەڵاتی تەنفیزی نەک تەنها لەوە لە زۆر شتی تری شاستەمی کردو دەسەڵاتی تەنفیزی جورئەتی کردو پەرلەمان پەکخە دەسەڵاتی تەنفیزی تا ئەو ڕادێت تەتاولی کردووە کە مؤسسەی تەشریعی کە ئەسڵ کە تەفویز کە ئەدرێتە حکوومەت لە پەرلەمانەوە ئەدرێ ئەم جەسارەتی کردووە پەکیخە دەسەڵاتی تەنفیزی زۆر ستەمی تری هەیە باسی ئەوە ناکەین بە تەکید دەمەشێکێکە لەو حاڵەتانی کە دەسەڵاتی تەنفیزی خراپ جێبەجێکردنیشی مەترسی تێدانە بێگومان کە من ئەڵێم بۆیە ئەڵێم سزاکە بمێنێ بەڵام لە سایی سەروەری یاسایە یەکێک لە ئەڵقە گرنگەکانی سەروەری یاسا ئەوەیە دەستورێکمان هەبێ بەس ئێستا یاسا سەروەرە بێگومان ئێستا سەروەر نییە بەڵام من هەمیشە واقعی قسە بکەین مان و نەمانیشی کێشەیە یاخود چۆن بێست من مانەوەیم پێ باشترە بەڵام بە کۆمەڵێک زەوابت بە کۆمەڵێک ڕێککار کە یەکێک لەوانە هەموو دەسەڵاتەکان دەوری خۆیان ببینن من زمنی ها دەسەڵاتی تەنفیزی و دەستورێک هەبێ مەسئولیەتی ئەو لایەنە دیاری کات یاخود یاسا یا دەستور یا سیستەمێک یا تەنانەت خبرەی قەزائیشمان هەبێ مەسئولیەتی ئەو لایەنە دیاریکە کە یاساکان تەنفیز ناکە و ئەو کاتە ئەتوانین وێنەیەکی باشترمان لە بەرچاو بزانین قووەتی ڕادیعی هەیەیانە دوو تێبینی کۆتایی وەکو قسەی کۆتایی ئەڵێم یەکەم قوڵکردنەوەی بەها ئینسانی و ئاینی و بەهاکانی لێبوردەیی لە ناو کۆمەلگا و ڕەخسانی کەشی ئاشتەوایی کۆمەڵایەتی یارمەتیدەرێکی زۆرە بۆ ئەوەی مرۆڤەکان ڕێز لە کەرامەت و کەسایەتی یەکتر بگرن و پێویست نەکات زۆرجا لەبەر جەرائیمی قەتل عقوبەی ئێعدام بدرێ دووەمیشان یەکێک لە ئەڵقە گرنگەکانی زۆر گرنگەکانی سەروەری یاسا بریتیە لە دەستکراوەیی و استقلالێتی دەسەڵاتی قەزایی دوایین کەلیمە بکە کۆتایی پێ ئەهێنم ئەحمەد شەوقی شعرێکی زۆر جوانی هەیە ئەڵێ دار النیابة قد صفت أرائكها لا تجلس فوقها الأحجار والخشبة دادوەرێک دانین دەسەڵاتی هەبێ نەک دادوەرێک ئەوامری سەروی خۆی تەنفیزکە هەر کاتێم دەسەڵاتەمان هەبوو هاوسەنی ڕاگرێت لە بەینی دەسەڵاتی تەنفیزی و تەشەیشە بەداخەوە تا ئێستا نیمانە ئێمە کەواتە قسەی کۆتاییت بەڵێ بۆ مانەوەی لە سەدارەدان لەو وەزبژینگەی کە ئێمە وەستەکان هێرمی دەدەن بەڵام بە مراجعە و پیاچوونەوە و دیاریکردنی لابردنی هەندێک جەرائیم کە مستحقی ئەوە نیە بەڕاستی مبالغە هەیە یعنی هەستەکەی جۆرێک لە
تونوتیژی هەیە بێگومان بەڵام لە دواییە حەسیلی نهایی بڵێ بۆ هەندێک تاوان من هەر لەگەڵیان بمێنێتەوە بەڵام نەک بەو بەرفراوانی کە ئێستا هەیە. بەڕێزان دەستان خۆش بێ و زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەم زۆر بەڕێز مامۆستا هیوا عەلی حسێن مامۆستای کۆلێژی یاسا لە زانکۆی سلێمانی وەروە زۆر بەڕێز دکتۆریا من عەبدوڵڵا دیارە بەڕێزی سەرۆکی بەشی یاسایە لە زانکۆی هەڵەبجە و پسپۆڕی قانونی جیناییە زۆر بەڕێزان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ هاوکارانی بەڕێزم لە پێیان بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم و خواتان لەگەڵ.